سەرکەوتنی ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەڵبژاردنەکانی ساڵی پاردا بۆ مانایە نییە تورکیا بەرەو جێگیریەکی سیاسی و ئابووری دەڕوات و لەسەر ئاستی نێونەتەوەیش دەبێتە خاوەن پێگەیەکی تۆکمە و بەهێز. دادگای باڵای ئەمریکا هێشتا بڕیاری نەداوە لەسەر ئەوەی ئایا دۆناڵد ترامپ بۆی هەیە بەردەوام بێ لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئەمریکادا یان نا، بەڵام ستانێکی تریش بڕیاری داوە ترامپ ناوی نابێ لە هەڵبژاردنە بەراییەکاندا. ساڵی نوێتان پیرۆزە و خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. وەزیری دەرەوەی ئەمریکا بەر لە هاتنی ساڵی 2024 خاڵە سەرەکیەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئاشکرا دەکا. ئەنتۆنی بلینکن دەڵێت لەگەڵ هاتنی ساڵی نوێدا ئەمریکا بەردەوام دەبێت لەوەی شانبەشانی هەموو وڵاتانە ڕابوەستێ کە ڕوانینی هاوبەشیان هەیە لەگەڵ ئەمریکادا سەبارەت بە جیهانێکی ئازاد و کراوە و گەشە کرد و هەروەهاش سەبارەت بە ئاسایشی جیهان. یەکێ لە خاڵە گرنگەکانی تری سیاسەتی دەرەوەی ئەمریکا بریتیە لە درێژەدان بە هەوڵەکان بۆ هەبوونی پشتیوانی زیاتری وڵاتان بۆ ئازادی و سربەخۆیی وڵاتی ئۆکراین و هەروەهاش دڵنیابوون لەوەی شەڕانگێزیەکانی رووسیا وەک ستراتیژیەتێکی شکست خواردوو دەمێنێتەوە. ئەرکێکی تری سەرەکی لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا دۆسیەی وڵاتی چین و بەردەوامبوونە لەگەڵ وڵاتی چیندا لە پێگەیەکی بەهێزەوە. وەزیری دەرەوەی ئەمریکا باس لە قوڵبوونەوەی هاوکاریەکانیش دەکات لە نێوان هاوپەیمانێتی ناتۆ و وڵاتانی هاوپەیمان لە ناوچەی هەند و پاسفیکدا. وەک دەڵێ ئەم هەوڵانە دەرفەت بۆ ئەمریکا دەڕەخسێنێت تا چالاکانە بەشداری هەبێ لە چارەسەرکردنی ئەو قەیرانانەی جێی نیگەرانیەکی قوڵن وەک بازرگانیەکانی چین و ئاشتی و سەقامگیری لە تەنگەی تایوان و دەریای چین و مافەکانی مرۆڤیش. ئەنتۆنی بلینکن لە درێژەی لێدوانەکەیدا وابەستەیی ئەمریکاش ڕادەگەیەنێ بۆ کارکردن لەگەڵ لایەنی تردا لە پێناو بەرژەوەندی گەلی ئەمریکا و گەلانی سەرانسەری جیهانیش. بلینکن دەڵێ ئەمریکا سەنگی دەخاتە سەر یارمەتیدانی ئیسرائیل تا ئەوەی لە ڕۆژی 7 مانگی دەی ڕابردوودا ڕوویدا جارێکی تر دووبارە نەبێتەوە و دەژڵێت ئەمریکا کار دەکا بۆ تۆکمەکردنی تۆڕی هاوپەیمانێتی و هاوبەشەکانی بە ئامانجی بەرەنگاربوونەوەی ئاڵنگاریەکانی ساڵی 2024. ستانی مین هاوشێوەی ستانی کۆلۆرادۆ بڕیاری خۆی دەدا کە دۆناڵد ترامپ ناتوانێت ناوی هەبێت لە هەڵبژاردنە بەراییەکانی ئەو ستانەدا. هەندان بۆ توندوتیژی هۆکاری سەرەکی ئەو بڕیارانن دژی ترامپ لەو دوو ستانەی ئەمریکادا، بەڵام لە ستانەکانی وەک مەشیگان مینەسۆتا بڕیارەکە بە پێچەوانەوە بووە. بەشێکی زۆری کۆماریەکانی خۆیان بربژێر کردووە بۆ سەرۆکایەتی ئەمریکا پێیان وایە بڕیارەکان بۆ دوورخستنەوەی ترامپ بڕیارێکی گونجاو نین. پێویست ناکات دادوەرەکان ئەو جۆرە بڕیارانە بدەن. پێویستە دەنگدەران ئەو بڕیارە بدەن. لەو بڕوایەدا نیم پێویست بکات لە هیچ دادگایەکدا ڕێگە بگیرێت لەوەی ترامپ ببێتەوە باسەرۆکی ئەمریکا، بەڵکو پێویستە دەنگدەرانی وڵات ئەو بڕیارە بدەن. لە سەرانسەری ئەمریکادا دەیان دۆسەی یاسایی تۆمارکراون بە ئامانجی ڕێگەگرتن لە دۆناڵد ترامپ کاندیدی پێشەنگی کۆماریەکان لەوەی بتوانێت بەشداری بکات لە هەڵبژاردنەکانی ساڵی 2024 سەرۆکایەتی ئەمریکادا. دەشێت وڵاتی تورکیا بە یەکێک لە مشتومڕترین وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بنرێت لە ڕووی پەیوەندیە دیپلۆماتی و ئاسایشیەکانیەوە لەگەڵ جیهانی ڕۆژاوادا و بە تایبەتیش لەگەڵ ئەمریکادا.
یەکێک لەو دۆسیانەی کە گێرمە و کێشەی لەسەر هەیە لە نێوان واشنگتن و ئەنکەرەدا دۆسەی کڕینی فڕۆکە جەنگیەکانی جۆری F-16ەیە. پێم وابێت پاشماوەیەکی کورت هەڵسەنگاندنێکی زیاتری ور دەکرێت. سەرۆک بایدن سوپاسگوزارە بۆ ئەو کاتە زیاترەی سەرۆک ئەردۆغان پێیداون. بێگومان باسییان لە ژمارەیەک بابەت کردووە لەوانە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێویان ئیسرائیل و حەماس. لەسەر ئەندامێتی وڵاتی سوێد لە ناتۆدا وەک پشتیوانێکی گشتی جابەگشتی چاوەڕوانی هەڵسەنگاندنە وردەکە دەکەین. بێگومان جێی سەر سوورمانیش نابێت بووم ئەگەر بەردەوام بین لە نوێژەنکردنەوەی بەرنامەی فڕۆکەی جۆری F-16 لە ناتۆدا. سەبارەت بە پەرەسەندنەکان لە دۆسیی F-16ەکاندا بایدن دەڵێت ڕوانینێکی ئەرێنی هەیە لەسەری و ئامادەشە بۆ هەر جۆرە پێشنیازێک بیخاتە بەردەم کۆنگرس لەسەر ئەم بابەتە. بێگومان تەنها شتێکی هەیەە هەنگاوەکانی ئێمەیە لەسەر ئەندامەتی سوید لە ناتۆدا و دەشڵێن دەیانەوێت بزانن بڕیاری پەرلەمانی ئێمە لەسەر سوید چی دەبێت. لەسەر شەڕەکان و قەیرانی غەزە تورکیا داوا دەکا ئەمریکا فشارەکانی خۆی لەسەر ئیسرائیل بەکاربێنێت و ئاگاهیش دەدا ئەگەر ئەمریکا دەستێ وەردان نەکا ئەوە دەشێ ئەنکەرە هەڵوێستی تریە بێت. لەسەر پرسی غەزە وتمان پێویستە ئەمریکا لێرەدا دەستێ وەردان بکات. بێگومان تاوانی دژی مرۆڤایەتی دەکرێت، تاوانی ویژدانی هەیە و ئێمەش ناتوانین دەستەوەستان بین. بڵێ بەردەوام هەرچێکی لە تواناماندا بێت دەیکەین. لەوەتای شەڕی غەزە دەستی پێکردووە تورکیا پێچەوانەی هاوپەیمانە ڕۆژاواییەکانی سیاسەتێکی توندی گرتووەتە بەر دژ بە دەوڵەتی جوو و زمانی گوتارە سیاسیەکانیشی ڕق و توندن بەرامبەر ڕێبەرانی ئیسرائیل. بەچیدا تۆ جیاوازیت لە هێتلەر وەهایان کردووە بیری هێتلەر بکەین؟ ئایا هیچ جیاوازیەکەیە لە نێوان کارەکانی نەتەنیاهۆ بە بەراورد لەگەڵ ئەوانی هێتلەردا؟ نەخێر نییە. نەتەنیاهۆ لە هێتلەر تاوانبارترە و هەموو جۆرە پشتیوانێک دەکرێت لە ڕۆژئاوە و لە ئەمریکاوە. بەو پشتیوانیانە چی دەکات بەرامبەر زیاتر لە 20,000 دانیشتوانی غەزە دەیان کوژێت؟ لە ئێستادا یەکێک لە پرسە سەرەکیەکانەوەیە ئایا سیاسەتەکانی تورکیا لە 2024دا هەر بە شێوەی ساڵی پار بەردەوام دەبن یان گۆڕانێکی بنەڕەتی تیادا دەکرێت و ئایا تورکیا دەتوانێت بەردەوام بێت لە سیاسەتی بانێکە و دووهەوە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوادا. دکتۆر سلەیمان ئۆزەرن پسپۆر لە بواری توندوتیژی سیاسی و تێرۆریزم و هەروەها خاوەنی دەیان لێکۆڵینەوەی بابەتیانەشە لەسەر چارەسەرکردنی قەیرانەکان لە وڵاتانی جیهاندا. دکتۆر ئۆزەرن وەک هاوکارێکیش کاری کردووە لەگەڵ هاوپەیمانەتی ناتۆ، وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کۆنگرێسی ئەمریکا و هەروەهاش لەگەڵ بەشی بەرەنگاربوونەوەی تێرۆریزمی جیهانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان. دکتۆر سلەیمان سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونن ساڵی نوێت پیرۆزە و با یەکەم پرسیاریشم سەبارەت بە سیاسەتی دەرەوەیی تورکیا بێ. جەنابەت چ جۆرە خوێندنەوەیەکت هەیە بۆ سیاسەتی دەرەوەی تورکیا لە ساڵی 2024دا؟ ئایا کێشەی تورکیا هەر بە تەنها F-16ەکانە یان نا؟ پێم وایە ساڵی 2024 زۆر هاوشەوەی 2023 بێت. پەیوەندیەکانی تورکیا ئەمریکا هەر تەنها لە ڕەهەندی F-16ەکانەوە نییە، بەڵکو ژمارەیەک بابەتی تریش هەن کە پشێویان تێدایە. بۆ هەریەکێکیش لەو بوارانە ئەگەری ئاڵۆزبوونی زیاتریش هەن، لە هەمان کاتیشدا دەرفەتیش هەن. بەڵام بۆ وەرچەرخانی شیانەکانی خراپبوونی زیاتری پەیوەندیەکان ئەوە پێویستە تورکیا گۆڕانکاری بکات لە سیاسەتەکانیدا. سیاسەتەکانی نوێژەنکاتەوە نەکەر بۆ ئەوەی بگوترێت گۆڕانێکە و دەکرێت و بەردەوامیشە بێت. لە بیرمان نەچێت تورکیا هاوپەیمانێکی دێرینی ئەمریکایە، ئەندامی ناتۆی و ئەگەریشی هەیە ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا. هەرچەندە ئەم ئەگەرە زۆر لاوازە، بەڵام ئەوە تا تورکیا ئاراسی خۆی گۆڕیوە لە جیهانی ڕۆژئاواوە بۆ شتێکی تر کە نازانێت چییە. ئایا دەیەوێت ببێتە هاوپەیمانی رووسیا یان ببێتە هاوپەیمانی وڵاتی چین، یان دەیەوێت هەر خۆی ببێتە کارکتەر لە ناوچەکەدا؟ بۆ خۆم لەو بڕوایدام تورکیا خۆی لە پەراوێز ناوە بەهۆی سیاسەتە کورتبین و کوردخایەنەکانیەوە، نەک سیاسەتە درێژخایەنەکانیەوە. یەکێک لە کێشەکانی تر ئەوەیە کە سیاسەتە دەرەوەیەکانی تورکیا لەسەر بنچینەی ناوخۆیی بۆ بەکارهێنانی ناوخۆییە. بە مانایەکی تر حکوومەتەکەی ئاکەپا ئەم دۆسیەیە بۆ باڵا دەستی لە سیاسەتی ناوخۆییدا بەکارەهێنێت.
ئەمەش وهای کردووە بڕیاری نادروست و ناهاوسنگ بدرێت و بڕیارەکانیش لە کاتی نەگونجاودا بدرێن. مەبەستم لەو بڕیارانەیە لەسەر بنەمای ئایدۆلۆژیەتی پارتی داد و گەشەپێدان دەدرێن لە پەیوەندی بە ئیسلامی سیاسیەوە. دکتۆر پێم دەڵێ تورکیای 2024 ینی بە شێوەیە لە شێوەکان هەمان تورکیای 2023ە و ئاماژە بەوەش دەکەی بەڵام دەرفەتی شەیە لە بەردەم تورکیادا. من دەمەوێت بزانم لە کاتێکا کە دەگوترێ ئەنکەرە سیاسەتێکی دووفاقیە بانیەکە و دووهەوە بەکاردێنێ لە پەیوەندیەکانی لەگەڵ ڕۆژهەڵات و ڕۆژاوادا چۆن دەتوانێت ئەو دەرفەتانە بەکاربێنێ؟ هاوڕام لەگەڵ ئەو جۆرە تێبینانەدا ئەوەی دەمەوێت بیڵێم ئەمەیە ئەگەر تووشیا ڕێبازی خۆی بگۆڕێت ئەوە دەشێت ئەو مەترسی و جیانبازیانە بگۆڕێن بۆ دەرفەت. با نمونەیەکی سادە باسکەین. ئەندامەتی وڵاتی سوید لە هاوپەیمانتی ناتۆدا دەبایە تووشیا ئەو داوای وڵاتی سویدی وەک دەرفەتێ بینایە، بەڵام هەر خۆی لە دەستیدا. تووشیا و بابەتەی بەکارهێنا تا یەکێتی ئەوروپا و ئەمریکاش بەردانەواندنی زیاتری بۆ بکەن. لە کاتێکدا هەندێک لە داواکانی تووشیا داوای ناماقۆڵ بوون و ئێستاش هەر ئاوها ماونەتەوە. لە کۆتاییدا تووشیا داوای ئێفشازەکانەکات، هەرچەندە هیچ دڵنیایەکیش لە ئارادانیە لەوەی بەدەستیان هێنێت. ئیتر ئەمە وەها دەکات بڵێم شتەکان لە تووشیا لەسەر بنەمای ئایدۆلۆژیا دەبنا بژاردا. جاشیانی ئەوەی تووشیا ڕێبازی خۆی بگۆڕێ کەوتۆتە سەر گۆڕانکاری بنەڕەتی لەسەر ئاسی سیاسەتە ناوخۆیەکانی. مەبەستم لەوەیە ئەوەی حکوومەتەکەی ئاکەپە دەیکات لە دانانی شێوازێکی جیاوازی فەرمانڕەوایەتی سەرۆکایەتیدا لەسەر بنچینەی فەرمانڕەوایەتی تاکە کەسدا، ئەم شێوازە خۆی لە خۆیدا دیشی بەها دیموکراتیەکان و دژی ڕوونی ئاشکراییە. بێگومان ئەمەش وهای کردووە نەتوانرێت دۆزە ناوخۆیەکە جا بکرێتەوە لە سیاسەتی دەرەوەی تووشیا. ئەوەی کە ئەردۆغان بۆتە فەرمانڕەوایی تاک دەسەڵات کاریگەریەکی بەرچاوی کردوتە سەر بژاردەکان لە سیاسەتی دەرەوەی وڵاتەکەدا، چونکە لە بری بەکارهێنانی بەها دیموکراتیەکان و بەهاکانی فەرمانڕەوایەتی ئەردۆغان و دەستەیەکی چەند کەسی بڕیاردەدەن بەبێ گوێدانە هیچ ئەگەرێک. جاکە سەری ڕیزبەندی وڵاتانی دیموکراتی دەکەین ئەوە دەبینین تووشیا لە خوارەوەی ئەو ڕیزبەندیەدایە. بەڵام کاتێ دێتە سەر باسی گاندەڵی ئەوە تووشیا لە بەشی سەرەوەی لستەکەدایە. هەر لەم ماوەی ڕابردوودا لە راپۆرتێکی ڕێکخراوی ئاشکراکردنی تاوانە بە بەرنامەکاندا تووشیا لە ڕیزبەندی 14هەمدایە. بۆ تاوانی بە بەرنامە جابۆچی من قسە لەسەر ئەمانە دەکەم، چونکە ناتوانین ئەمانە جا بکەینەوە لە سیاسەتە دەرەوەیەکانی تووشیا و لە هەمان کاتیشدا دەبێتە بەڵگا لەسەر کاریگەری ڕەوشی ناوخۆی تووشیا بەسەر سیاسەتی دەرەوەی وڵاتەکەەوە. لەگەڵ هەموو ئەمانەی کە جەنابەت ئاماژۆ پێکردن دەمەوێت بە دیاریکراوی باسی کوردم بۆ بکەیت و کاریگەری کورد لەسەر ئەو سیاسەتە دەرەوەیە وەکو ڕوانگەی سیاسەتی ناوخۆیی ڕەجەب تەیب ئەردۆغان و حکوومەتەکەی. ئەمەیان چەند کاریگەری هەیە و چۆن لی دەڕوانرێت؟ مەخابن لە ئێستادا هیچ شتێکی ڕوون لە ئارادا نییە دەربارەی ئایندەی دۆسەی کورد لە تووشیادا. ئەم حکوومەتەی تووشیا کە بە حکوومەتی ئاکەپە ناسراوە حکوومەتێکی هاوپەیمانیە و لایەنێکیان مەهەپەیە کە نەتەوە پەرستە و لایەنێکی تریش پارتی هودایە. ئەم دوو لایەنە تونڕەون، یەکێکیان ڕاستەوێکی تونڕە و ئەوی تریشیان لایەنێکی تونڕەوی ئای نییە. زۆر بەداخەوە لە ناو ئەو هەوپەیمانێتیە سێقۆڵیەی فەرمانڕەوادا دۆسەی کورد ڕفێنراوە. زۆریش بەداخەوە ستاتیژێکی ئەو توی وەها نابینم لە ئێستادا بۆ دەرچوون لەو ڕەوشە. جا بۆ ئەوەی هیوایەک ببینین لە ئایندەدا سەبارەت بە دۆسێ و بە ئایندەی کوردیش لە تووشیادا ئەوە پێویستە بە گۆڕانکاریە کات لە زۆر بواردا. لەوانە وەک باسم کرد دیموکراتی، سەروەری یاسا، دۆسەی مافەکانی مرۆڤ، ئەمانە بابەتی سەرەکین و ناکرێت لە دۆسەی کورد جا بکرێنەوە. هەر هەمویان پێکەوە گرێدراوی کێشەی کوردن. مەگەر بڵم گۆڕانکاریەکی گەورە لە عەقڵیەتدا بێتە ئاراوە دەنا ئایندەیەکی ڕوون یان تەنانەت وت و وێشکردنێکی بابەتیانەش نابینم لەسەر دۆزی کورد لە تووشیادا. بە وەکو گریمانەیەک وادە بنین ڕەجەب تەیب ئەردۆغان دەگەڕێتەوە بۆ ساڵانی 2023-4 و تا چەند ساڵێک دوای ئەوەش ئەگەر بڕیار بدات دەتوانێت یان نا؟
دەزانی کاتی قسە لەسەر کێشە و چارەسەرەکەین ئەوە پێویستەکە بە هیوا بین و هەروەها واقعیش بین هەمیشە دەرفەت و شیان هەن بۆ کردنیان هەنگاونانێکی باش لە پەیوەندی بە دۆسی کوردەوە هاوپەیمانەتەکەی ئەردۆغان و خودی ئەردۆغانیش هەر خۆیان بژادەی خۆیان داناوە و بەچیان گەیاندووە زیندانیکردنی سەلاحەدین دەمیرتاش یەکێک بووە لە بژاردەکانیان جا ئەو کارانەیان وەک ناردنی پەیامێکە و دەڵێن لەگەڵ چارەسەردانین پشتیوانی ناکەن لە هیچ شیانێکیش بۆ چارەسەرکردن یان هەر هەنگاوێکی تری ئەرێنی لەو بوارەدا سیرکە ئێستا هەردەیانەوە ڕاستەخۆ تەنها لەگەڵ ئۆجلاندا لە پەیوەندیدا بن ئەلبەت ئەوەش بە مەبەستی لە پراوێزنانی لایەنە کوردیەکانە ئەو لایەنانەی بە ملیۆنان کورد پشتیوانیان دەکەن جا ئەو هەنگاوە دەکەنە بژادە بۆ خۆیان چونکە دەزانن ئەگەر کار لەگەڵ لایەنە کوردیەکاندا بکەن ڕێک وەک ئەو وایە لەگەڵ دەمیرتاژدا پەیوەندی بگرن ئەلبەت هەرگیز نایەنەوێ ئاوەها هەنگاوە بنێن دەزانن و دەشترسن لەوەی کە لەوانەیە بێتە هۆکاری ئەوەی ئاکەپا زۆرایەتەکەی پەرلەمانی لەدەست بدات جا لەبری ئەوەی بەرژەوەندی تورک و کورد خەڵکی تریش لە تووشیادا بکەنە بژاردا دێن و ئەرکە سەرچیەکەیان دەکەنە بابەتی هەرە گرنگی سیاسەتی بۆ فەرمانڕەوایەتیکردنەکەیان ئەمەش دیاردەیەکی بەدبەختانەیە لە مێژووی تورکیادا دو پرسیارم بەرەوەی بشینە بەشی دووەمی ئەم تەوەرەمان تورکیا F-16 بۆ چییە؟ هەر بەڕاستی مەبەستی لە بۆ نمونە نۆژەنکردنەوەی F-16ەکانی هاوپەیمانەتی ناتۆیە تورکیا ناتۆی ئەوەندا بەلاوە گرنگە بە شوێن ئەو بێ F-16ەکانی وڵاتانی ئەندامی ناتۆ نۆژەن بکرێنەوە یان مەبەستی تری هەیە دەزانی هەندێک جار خەڵکێک هەن لەو بڕواایەدان دەڵێن تورکیا بۆ ناتۆ زۆر گرنگە نەک بە پێچەوانەوە من لەگەڵ ئەو ڕوانینەدانیم بڕواشم وایە کە ناتۆ زۆر گرنگترە بۆ تورکیا نەک ئەوەی ئەو خەڵکانە دەیڵێن لە ڕاستیدا کاتێک دێنە سەر باسی چاک تورکیا F-16 دەوێت پێشتر داوای F-35 دەکرد ئەمەش بژادەیەکی بەمەبەست بووە لە نێوان رووسیا و ناتۆدا و لە نێوان ڕۆژئاو و ڕۆژهەڵاتدا چونکە مەبەستی ئەردۆغان دوورخستنەوە یان لە پراوێزنانی ناتۆ بووە یانیش ئەوەی ناتۆ وەک باڵادەستی و هێز بەکار بهێنێت بۆ خۆی نەگەوەی تەنانەت وەک هاوپەیمانێک لی بڕوانێت لە دۆسی ئەندامەتی سوی لە ناتۆ و درێژی کێشانی ئەو بابەتە ئەمانەی هەموو بە زیادە ڕۆیەوە کردووە دەستی تورکیا نیشان دەدەن لەو یاریانە کە دەیانکات ئێستا تەنها F-16ەکانی بەدەستەوە ماوە و دەشتوانم بڵێم ئەوە بڕیارێکی تایبەتە بە سیاسەتی دەرەوەی و بێگومان هەرێکێک لەو بڕیارانەش بەرەنجامی خۆیە بێت بەڵام پێر نەوتم تورکیا بۆ چێتی ئەو F-16انی بۆ چییە؟ چونکە چەکەکانی تورکیا و فڕۆکە جنگیەکانیشی هەروە دێ و کۆنترە بن توانای نۆژەنکردنەوەیان نییە هەوڵی بەدەستێنانی چەک و فڕۆکەیان داوە لە ئەڵمانیا و لە بەریتانیا ئەوانیش نیانداونەتیە تەنانەت داوای لە رووسیاش کردووە لە کاتێکدا ئەوە ئەستەم بووە رووسیا یارمەتی بدات چونکە تەواوی سیستەمی چەکی تورکیا سیستەمی ناتۆیە ئەمە شتێک نییە بتوانێت لە شەو ڕۆژێکدا بکرێت نالەوانەیە چەندان ساڵی بوێت تا بتوانێت سیستەمی چەکەکانی لەگەڵ چەکی رووسیادا بگونجێنێت ئالێرەدا تورکیا دەزانێت چەندێک ئەندامیەکەی لە ناتۆدا گرنگە چونکە دەزانێت هیچ لایەک ناتوانێت جێی ناتۆی بۆ بگرێتەوە دکتۆر سلێمان من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی ئەم وتوێژەمان تورکیا دەمێکە هەوڵی ئەندامەتی دەدا لە یەکێتی ئەوروپادا بەڵام تا ئێستایشی لەگەڵدا بێ ئەو هەوڵانەی سەریان نەگرتووە ئەگەرچی پێشتر دۆسەی ناوخۆیی تورکیا کاریگەریەکی زۆری هەبووە بەڵام ئێستا گومانیش لە سیاسەتە دەرەوەیەکانی تورکیاش دەکرێت بە دڵنیاییەوە دەزانم زۆربەی بڕیارەکانی سیاسەتی دەرەوەی تورکیا نیوەیان پەیوەندی بە ناوخۆیەوە هەیە هەندێک جاریش بە تاوتۆکردنی کاردانەوە ناوەخۆیەکان و ڕاوەکردنیش بۆ ناوەخۆ بڕیارەکان لە بواری سیاسەتی دەرەوەییدا دەدرێن دادگاکانی یەکێتی ئەوروپا ژمارەیە بڕیاریان دەرکردووە و پێناچێت دەسەڵاتدارانی تورکیا هێشتا وابەستەی و جێبەجێکردنی ئەو بڕیارانەی بەهێند وەرگرت بێ بێگومان ئەمەش لای ئەوروپاییەکان کێشەیە تێناگەم بۆچی تورکیا خۆی دەخاتە بەر ئەو مەترسیەی تا لەسەر سەکۆی نێونەتەوەیی وەک هاوبەشێکی بڕوا پێنەکراو ببینرێت و ئەگەریش بڕیارێک درا پێشبینی نەکرێت چی دەکات یا نایکات بە ئاسانی دەتوانرێت ئەم بەستەڵەکە بشێندرێت وابەستەی بڕیارەکانی دادگا ببە و سلاحەدین دەمرتاش و عوسمان کەڤاڵا ئازاد بکە و وابەستەی بڕیارەکانی تری دادگا ببە بەلای ئەوروپاییەکانەوە تورکیا ژمارەیەکی ئەوتۆی دۆستی نییە لە جیهاندا و ئەمە ژوای کردووە
پێگەی تورکیا لە ناوچەکەدا بەو ئەندازەیە نەبێت کە دەسەڵاتدارانی ئەنکەرە باسی لێوە دەکەن. I don't know if with this situation جا نازانم ئایا شتێکی ڕاستە یاننا کاتێک تورکیا داکۆچی لە پێگەی خۆی دەکات لە ناوچەکەدا چونکە تا پێگەیەکی باڵات هەبێت لە ناوچەکەدا ئەوە پێویستە دۆستی زۆرت هەبن لە شوێنەکانی تری جیهاندا بەڵام تورکیا تەواو جیاوازە بە تەواوەتی لە پەراوێزدایە تەنها دۆستێکی کە هەیەی ئازربایجانە دڵنیانیم لەوەی ئەوەش ئەنجامێکی باشی بێت لە سیاسەتی دەرەوەی ساڵی پاری تورکیادا. شیکەرەوە لەو بڕواایەدان تورکیا سیاسەتێکی تایبەتی هەیە لەگەڵ ئەوروپاییەکاندا و بەرنامەڕێژی دەکا تا بتوانێت مەرامە سیاسیەکانی خۆی بەجێ بگەێنێت. ئێمە پێویستمان بە یەکترە هەر کاتێک پەیوەندیەکانی تورکیا و یەکێتی ئەوروپا لە داکشاندا بێت ئەوە تورکیا هەندێک بابەتی جوگرافیایی یان ئاسایشی نێونەتەوەی دەخاتە ڕوو کە نیشانی بدات یەکێتی ئەوروپا چەندێک پێویستی بە تورکایە لە ڕووی جوگرافی و توانای لەشکری و هەروەهاش لە ڕووی پێگەکەیەوە بە بەراورد لەگەڵ دراوسەکانیدا. دکتۆر سلەیمان نازانم هاوڕای لەگەڵمایان نا منەمە یەکەم جارە ببینم یەکێتی ئەوروپا بەو ڕاشکاویە لە بەرامبەر تورکیا بدوێت ئەمە چ جۆرە پەیامێکە؟ پێم وایە دەبوایە زۆر زووتر یەکێتی ئەوروپا بەو ڕاشکاویە لە بەرامبەر تورکیا بدوایە و ئەو پەیامانەشی بدایەتێ دەزانی پەیوەندەکان و قسەکردن گرنگن لە سیاسەتی دەرەوەییدا پێم وایە یەکێتی ئەوروپا گەیشتۆتە ئاستی پڕ بوون لە تورکیا و پڕە لێ بەهۆی ڕەفتارەکانیەوە حکوومەتی تورکیا قەیرانی پەنابەران بەکارهێنێت لە بەرامبەر ژمارەیەک وڵاتانی ئەوروپادا بە تایبەتی کاتێک ئەو پەنابەرانە دەکەونە هەندێک جموجۆڵی نەتەوە پەرستی کابوونەتە مایی پشێوی و ئاڵۆزی پێم وایە کاتی یەکێتی ئەوروپا ئەو جۆرە پەیامانە دەنێرێت دەیەوێت بە تورکیا بڵێت بە خۆتدا بچۆرەوە لە ڕێبازەکان و سیاسەتەکانیشدا پێشم وایە پێویستە یەکێتی ئەوروپا بەردەوام بێت لەو هەڵوێستەیدا لە کاتێکدا هەمیشە تورکیا ویستێتی باڵادەستی خۆی لەو دۆسیانەدا نیشان بدات و فشار دروست بکات وەک ئەوەی هاوپەیمانەتی لەگەڵ رووسیادا بکات هەرچەندە دەشەوێت وەها خۆی نیشان بدات کە سیاسەتێکی هاوسەنگانەی هەیە لە نێوان رووسیا و ئۆکرانیادا وەک دەشزانین ئەوروپا لە ژێر فشارێکی گەورەدا بەهۆی هێرشی رووسیاوە بۆ سەر ئۆکراین هەروەها برۆکسل وەها چاوەڕوان دەکات تورکیا لەم قەیراندا ڕۆڵێکی کاریگەری هەبێ بۆ نمونە لە سەپاندنی سزاکان بەسەر مۆسکۆدا هەروەهاش ڕۆڵی هەبێت لە هەوڵەکانی یەکێتی ئەوروپا و ئەمریکادا دژ بە رووسیا بەڵام وەک دەبینین کەلێن و کێشە هەن تورکیا هۆکارەکەیەتی لەلایەکی تریشەوە تورکیا کۆچبەران و پەنابەران بەکاردەهێنێت بۆ فشارخستنە سەر ئەوروپایەکان یەکێتی ئەوروپاش هێندەی ئاگادار بم لە هەوڵی کادانەوەدان بەرامبەر ئەنکەرە لەسەر ئەو بابەتە ئەوروپا گەلێک ئامرازی هەیە بۆ فشارخستنە سەر تورکیا ئەوروپا هاوبەشی سەرەکی بازرگانیە لەگەڵ تورکیادا بە ملیۆنان کۆچبەری تورکیایی هەن لە ئەوروپادا و لەبری ئەوەی وەک هێزی نەرم بەکاربهێنێت ئەنکەرە دەیەوێت وەک باڵادەسی و هێز بەکاریان بهێنێت وەک باسم کرد بۆ نانەوەی پشەوی لە وڵاتاندا بەکاریان دەهێنێت بێگومان ئەوەش بژارەیەکی خراپە ڕات چێ لەسەرەوەی کە یەکێتی ئەوروپا دەڵێت تورکیا هیچ دۆستێکی نەماوە تەنها وڵاتی ئازەربایجانە وایە؟ پێم وایە هێشتا تورکیا چەند دۆسەیەکی هەن بەڵام بەهۆی سیاسەتە دەرەوەیەکەیەوە ئەو دۆسیانەی لە پەراوێز ناون یان دووری خسوونەتەوە لە ڕاستیدا تورکیا خۆی لە پەراوێز ناوە و خۆی لە دۆستەکانی دوورخستۆتەوە هەر بۆیەشا لە سەرەتای ئەم دیمانەیەدا باسم لە دەرفەتەکان کرد وەک گوتم پێویستی بە گۆڕانکاریەکی ئێجگار بنەڕەتی هەیە لە سیاسەتەکانی تورکیادا ئەمە هەر تەنها لە گوتارەکاندا نا بەڵکو لە کارەکانیشیدا بەڵام ئەردۆغان ئەو گۆڕانکاریانە وەک ئەگەری مەترسی لیان دەڕوانێت بۆ سەر فەرمانڕەوایەتیەکەی جا ئەمە کێشەکەیە کە نەتوانرێت چارەسەریەک بدۆزرێتەوە لە بەشی یەکەمی دیمانەکەمانە ئاماژە بۆەوە کرد کە تورکیا زیاتر پێویستی بە ناتۆیە وەگەڵەوەی ناتۆ پێویستی بە تورکیا بێ ئەی بۆ یەکێتی ئەوروپا چۆن تورکیا زیاتر پێویستی بە یەکێتی ئەوروپایە یا یەکێتی ئەوروپا پێویستی بە تورکیا هەیە بۆف هەردووکیان پێویستیان بە یەکترە تورکیا هەوڵ دەدا تا ئەندازەیەک لە وڵاتی چین نزیک بێتەوە بەڵام بێگومان سنوورێک هەبوو و هەیە بۆ ئەو هەوڵە بۆ نزیک بوونەوەکەی لەگەڵ رووسیاشدا سنوورێک هەیە لە پەیوەندی بە رووسیاوە ئەنکەرە و مۆسکۆ لە زۆر بابەتە ناتەبان
بەڵام ئەوە تا تورکیا دەیەوێت رووسیا وەک باڵادەستێک بۆ خۆی بەکاربێنێت دژ بە ئەمریکا و ناتۆ و یەکێتی ئەوروپا پەیوەندی نێوان تورکیا و یەکێتی ئەوروپا مێژوێکی درێژی هەیە تورکیا سوودی بینیوە لەو هەوڵانەی دەیدات تا بێتە ئەندامی یەکێتی ئەوروپا پێشتر تا ئەندازەیەک یارمەتی دەربووە بۆ پەرەپێدانی دیموکراتی و مافەکانی مرۆڤ و سەروەری یاسا لە تورکیادا یەکێتی ئەوروپاش بەهۆی دۆسەی قەیرانی پەنابەرانەوە پێشی بە تورکیایە بەڵام بەداخەوە بڕیارەکانی ئەم دوایە تورکیا تایبەت بە سووریا عێراق رووسیا قەیرانی پەنابەران تورکیا دوور خستۆتەوە لە یەکێتی ئەوروپا زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئەگەر هاتوو تورکیا بوو بە ئەندام لە یەکێتی ئەوروپادا ئەوروپا چی لەو بەهانە دەکا بە دیموکراتیەکانی کە جەنابیشی دەستا ئاماژۆ پێکردن چی لەوانە دەکات چی بە خەڵکی خۆی دەڵێ لەژێر سایی ئەم ڕۆژەی ئێستا هەیە لە تورکیادا بە هیچ شێوەیەک ئەو جۆرە شیانە بوونی نییە هەرگیز ئەوە نابیم تورکیا بێتە ئەندامی یەکێتی ئەوروپا مەگەر گۆڕانکاریەکی بەرچاو بکرێت گۆڕان بەرە شتێکی زۆر جیاواز لەوەی کە ئێستا هەیە نا هەرگیز ئەو شیانە نابینم ئابەم ڕەوشەوە تورکیا ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا دکتۆر سلێمان زۆر سپاس دەکەم بۆ شیکردنەوەکانت دەچینە ناو بڕێک و دەگەڕێنەوە وڵاتان جیاواز لە هەموو هەڵبژاردنەکانی تری ئەمریکا هەڵبژاردنەکەی مانگی یازدەی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکا پڕە لە داوای یاسایی و دادگایی کردن کاندیدا سەرەکیەکان بەو کێشانەوە دەیانوێت بچنە هەڵبژاردنەوە و ئەمەش وهای کردووە دابەشبوون لە ناو ڕای گشتی و لە ناو بواری سیاسی وڵاتەکەشدا بە شێوەیەکی بەرچاو دەربکەوێت هێرۆ زەنگەنە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا میوانمە هێرۆ سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت ئەلبەت لە هەفتەی ڕابردوودا باسمان لە ستانی کۆلۆرادۆ و بڕیارەکەی ستانی کۆلۆرادۆ کرد ئەلبەت پەرسەندن و ئیدی ڕووداوی زۆر هاتوونە تا ئاراوە لەو لە هەفتەی ڕابردووە تا ئێستا ستانی مەینیش بڕیاریدا کە ترامپ بۆی نییە لە هەڵبژاردننی بەراییە بەشداری بکات چ جیاوازیەکەی لە نێوان بڕیارەکەی ستانی کۆلۆرادۆ و ئەوەی ستانی مەین بەڵێن جیاوازی لە شێوازی بڕیاردانەکە هەیە بڕیارەکەی ستانی کۆلۆرادۆ لەلایەن دادگای باڵای ویلایەتەکەەوە ئەو بڕیارە درابوو بەڵام ئەوەی مەین جیاوازە لەلایەن با بڵێن وەزیری و کاروباری ویلایەتەکەەوە دراوە کە ئەم وەزیرە با بڵێن شێنا بڵاوز ئەو کاروباری هەڵبژاردنەکانیش بەڕێوە بە ئەو کەسەیەکە بڕیار لەسەر کاروباری هەڵبژاردننیش دەدات ئەم بڕیارەکەی داوە لەلایەن دادگای باڵای ویلایەتەکەەوە نەبووە بەڵام سەرچاوی بڕیارەکە هەمان سەرچاوەیە هەردووکیان بە پشتبەستن بووە بە بەندی سێی هەمواری چواردەی دەستوری ئەمریکا کۆماریەکان دەیانەوێت داوای یاسایی لە دادگای باڵای ئەمریکا تۆمار بکەن و بیانەوە بڕیارانە هەڵوەشێنەوە دادگای باڵا ئەو دەسەڵاتەی هەیە کە بەسەرستانەکانە بڕیارەکەیان پێڕابگرێ یا هەڵبۆشێنێتەوە بەڵێن دادگای باڵا زیاتر دادگای باڵا لێرە چ ڕۆڵێک ئەبینێ بڕیار لەسەر ئەوە ئەدا ئایا ئەم بڕیاری کە لەلایەن ئەو ویلایەتەوە دراوە ئەمە دەستوریە یا دەستوری نییە یعنی بڕیار لەسەر ئەوە ئەدا لە حاڵەتێکە ئەتوانێت ئەو بڕیارە دەتوانرێت هەڵبۆشێنرێتەوە لەو کاتەی کە دادگای باڵا بڕیار بدات تاوتوی شێوازی بڕیارەکە بکەن تاوتوی یاساکە ئەکەن بۆی بزانن ئەم یاسایە دەستوریە یاننا ئەگەر بە پێچەوانەی دەستوری ئەمریکا بێت لەو حاڵەتەیە بڕیار ئەتوانێت بڕیار بدە و یاساکە هەڵبۆشێنرێتەوە و هەروەها بینیمان ینی پێشتریش لە دۆسێ مشتومڕاویەکان یانی هەر لەم دواییانەیە لە دۆسەی بابەتی لە باربردنی مناڵ لەوەیە بڕیاریدا بەڵام دوای بڕیارەکان گەیشتەوە چۆوە سەر با بڵێن ویلایەتەکان بە پێی ویلایەتەکان بڕیاریان ئەدا بەڵام لەوەیە هەڵوەشێنراوە لە هەروەها لە دۆسەی با بڵێن خزمەت گوزاری تەندروستی لەوێشا
دادگای باڵا هاتوو بڕیاریدا کە ئەمە بڕیاری ویلایەتەکان بوو جارێکی ترچۆ بەردەست دادگای باڵا جا ئەگەر بڕیارەکە لەوێ بڕیارەدەن بۆیان هەیە وەکو ئەوەی کە دەسەڵاتیان هەبێ بەڵێ دەسەڵاتیان هەیە بەڵام لێرەشا خاڵێکی تر کە ئێستا بۆتە جێگای نیگەرانی هەندێک لە با بڵێن لیبراڵەکان یاخود لە دیموکراتەکان باسی ئەوەکەن چونکە دەڵێن دادگای باڵا ئێستا هاوسەنگ نییە دادوەرەکانی دادگای باڵا تەنها سێ دادوەری دادگای باڵا لەلایەن سەرۆکە دیموکراتەکانەوە دەستنیشان کراون بەڵکو 6 لەو دادوەرانە لەلایەن سەرۆکە با بڵێن کۆماریەکانەوە دەستنیشان کراون وەسییان لەوانەش لەلایەن دانڵد ترامپ خودی دانڵد ترامپەوە دەستنیشان کراون ئەوان هێرە وەکو لە میدیای ئەمریکاش ئاماژەی پێ دەکرێت ینی مشتومڕێکی زۆر بەهێز نییە کە بتوانی بەڵێ بێگومان ئەوان بە پشتبەستن بە دەستور بڕیارەدا بڕیاری خۆیانەدا کات لێرەدا چەندێک لە بەرژەوەندی کۆماریەکانە کات لە بەرژەوەندی کۆماریەکان نییە بەڵێن لەبەر ئەوەی هەڵبژاردنەکان تا دێ ئێمە نزیکترە بینەوە لە هەڵبژاردنە بەرایەکان 15 مانگی یەک کاکسی ئایەوا دەست پێکات ئەمەش زۆر گرنگە ینی با بڵێن هەردوو ئەم وڵاتانی کە بڕیاریان داوە ئەم بڕیاریانیان داوە کۆلۆرادۆ و مین هەردووکیان لە 5 مانگ کە پێوترێ 5 مانگی سێ کە سوپەرتوزەیە هەڵبژاردننی بەرای خۆیان ئەنجامەدەن و هەردووکیشیان هەڵبژاردننی بەرایی پرایمەریە کە با بڵێن پرایمەری کراوەیە کە زۆر کەس دەتوانێت دەنگی خۆی بدا و 11 مانگی دوو ئەو ڕۆژەیە کە دوا ڕۆژە بۆ دەنگدەرانی کە بەڕێگای پۆستە دەنگی خۆیانەدەن دەنگی خۆیان بدەن کەواتە کاتەکە یعنی کاتەکە زۆر کاتێکی چۆنەڵی ئەوەیە کەمە بۆ کۆماریەکان تا بتوان ئەم بڕیارە بدرێ و دادگای ینی بەڵام ئێستا کۆماریەکان ینی دادگای با بڵێن چۆنەڵی فشارێک براوە بۆ دادگای باڵا کە بتوانێت لە دانیشتنی 5 مانگی یەکیدا تاوتوی ئەم بابەتە بکات بۆ ئەوەی بتوانن تا پێش ئەوەی لە 11 مانگی دوو کە دوا ڕۆژی دەنگی پۆستە ئەبێدەوانی کە بەڕێگای پۆستە دەنگی خۆیانەدەن دەیانەوێت هەر چۆنێک بێ هەتا ئەو کاتە بڕیارەکە یەکلایی بکەنەوە بە خۆت دەزانی دانڵد ترامپ تەنها کاندید نییە کاندیدەکانی تر ڕایان چییە؟ بەڵێن ئێستا دانڵد ترامپ کاندیدی سەرەکی ینی کاندیدی سەرەکی کۆماریەکان نییە بەڵام کاندیدی لە پێشەنگی کۆمارە لە هەمووی بەبراو لەگەڵ ئەوەکانی تر لە پێشە ئەمە لەلایەن کۆماریەکانەوە بێگومان کاندیدەکانی تر بۆچوونی جیاوازیانەیە هەر سێ کاندیدەکەی تری کۆماریەکان هەم نیکی هێلی هەم ڕاندی سانتس و هەروەها کریس کریستیش هەمویان و تویانە پێویستی ینی چۆنەڵی پێیان باش نییە کە ئەم بڕیارە دراوە دەکرا ئەم بڕیارە دەنگدەربیدا بە نەک لەلایەن ویلایەتەکانەوە بدرێت دەنگدەر خۆیان ئەگەر پێیان وابێ لەوێ دەنگی پێنەدەن بەڵام لەگەڵ ئەوەشایانی دیسانتس هەندێک تونترە لە نیکی هێلی و کریس کریستی دیسانتس دەڵێت کە ئەمە بە هەموو شێوەیەک نادەستوریە بەڵام ئەوان نیانوتوە نادەستوریە تەناڵن کە پێویستی ناکرد بڕیارەکە لەلایەن ئەوان بدرا بەڵام هەم دیسانتس و هەم نیکی هێلی هەردووکیان ئاماژەیان بۆ کردووە ئەگەر ببن بە سەرۆکی ئەمریکا گەر ئەوان هەڵبژێردرێن ئەوە لە هەموو تاوانەکان خۆش ئەبن کە ڕوبەڕووی ترامپ بۆتەوە بڕیاری لێ خۆشببوونی بۆ دەرەکەن و هەروەها بە دیسانتس ئاماژەشی بۆ کردووە کە لە ساڵی 1974 چۆن سەرۆک فۆرد توانی لە نیکسن خۆش بێمیش بە هەمان شێوە ئەم ئاکات چونکە دەڵێن پێویست ناکە سەرۆکێکی پێشووی ئەمریکای تەمەن 80 ساڵ لە زینداندا بێ پێیان باش نییە ئەماڵ دەڵێن بۆ با بڵێن بۆ وڵات باش نییە بۆ دابەشبوون لە وڵاتدا ئەمە لە بەرژەوەندی وڵاتمان نابێت بەڵام کریس کریستی دەڵێت لێ خۆش نابێت ئەگەر بوو بە سەرۆکی ئەمریکا هەرچەندە کریس کریستی ینی بە پێی ڕاوەرگرتنە گشتەکان چانسی لەو دوانی تر زۆر کەمترە لە بەرەوەی با بڵێن زۆر لە دوای ئەوانەوەیە وەکو گریمانێگە بێت و دادگاکان بڕیاری خۆیاندا و بڕیارەکە بەخواستی دانڵد ترامپ نەبوو کام یەکێک لە کاندیدەکانی کۆماریەکان ئەوانەی کە ئێستا خۆیان بربژێر کردووە دەرفەتی زیاتری هەیە بۆ سەرکەوتن بڵێن ئەگەر بە ئێمە چاو لە ڕاوەرگرتنە گشتەکان بکەین لە دوای دانڵد ترامپەوە ڕاندی سانتس ئەبێت چونکە بە پێی ڕاوەرگرتنە گشتەکان ڕاندی سانتس لە دوای ترامپ دێت جگە لەوەش
ئەو شێوازی بۆچوونەی کە ڕاندی سانتز هەیەی لە کاندیدەکانی تر زیاتر لە ترامپ نزیکە کەواتە لەو حاڵەتەیە لەوانەیە بەشێک لە دەنگدەرانی دانەڵد ترامپ دەنگ بۆ ڕاندی سانتز ئەی بۆ نکی هێڵینە پێم وانە ینی لەو حاڵەتەیە چونکە وەکوتم بۆ چوونەکانی ڕاندی سانتز زۆر لە ترامپ زیاترە تەنانەت لە کاتی دبیتەکانیشا لە هەمووی کەمتریش هێرشی دەکردا جگە لە ڕامۆسوامی ئەو کەمتر هێرشیە کردە سەر ترامپ لێرە لەو دیبیتەکان هەرچەندە ڕامۆسوامی هەر بە هیچ شێوەیە ینی هێرشی نەکردە سەر ترامپ بەڵام ڕاندی سانتزیش ئەویست باڵانسێکی باش ڕاگرێ بەس پێم وایە بەڕای من پێم وایە لە دوای ترامپ ڕاندی سانتز دەبێت. پرسیارێک بە گشتی لەسەر ڕەوشی هەڵبژاردن و دەنگدەری ئەمریکایی هێرۆ دەنگدەری ئەمریکایی ئامادەیە کە ژنێک ببێ بە سەرۆک لە ئەمریکادا بەڵێن ئەو پرسیارە ئێمە بینیمان دەنگدەر وەکو دەنگدەری ئەمریکایی بەڵێ ئامادە بوون لە کاتی هەڵبژاردنەکەی ترامپ دژ بە کلنتن هێلری کلنتن بینیمان کە بە دەنگی گشتی هێلری کلنتن دەنگی زیاتر هێنا بەڵام پاشان بە دەنگی نوێنەران لە ترامپ دۆڕا ینی ئەمە شتێک بوو ینی شتێکی بێپێشی نەبوو دەرکەوت کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئامادەیە دەنگ بدا بە ژن بەڵام ئەوە بوو لە دەنگی نوێنەرانە ترامپ بردیەوە نەک بە دەنگی گشتی. کەواتە ئەگەر لێرە ئەمە سیستمی دەنگی نوێنەرانەوەی کە لێرە پێی دەگوترێ ئەلکترۆل کۆڵج بینینە پێشەوە ئەکرێ وەکو تەگەرەیەک لە بەردەم ژنە تەماشا بکرێتەوەی ئەو پۆستە باڵایی ئەمریکا وەربگرێیانە. ناتوانم بڵم تەنها لە بەردەم ژن ئەمە بەڵێن چونکە ئەمە لە ڕابردوو شتیوا بووە تەنها لەگەڵ لە کاتی سەرۆکەکانی تریش شتیوا بووە کە بە دەنگی با بڵێن دەنگی گشتی سەرکەوتنیان بەدەستهێناوە وەکو ئالگۆر بۆ نمونە سەرکەوتنی بەدەستهێنا لە با بڵێن بەرامبەر بە بوش بەڵام بوش بە دەنگی نوێنەران بردیەوە ئەمە سیستەمێکی زۆر ئالۆزە سیستەمی هەڵبژاردن لە ئەمریکا کە ئەم دەنگی نوێنەرانش ئەمەش کاتێکی زۆری ئەوێ تاشی بکرێتەوە بە چ شێوەیە دەتوانرێت ینی ئەم سیستەمە کارەکات. هێرۆ زۆرمان باز لە کۆماریەکان کرد. ئەی دیموکراتەکان ڕۆژی هەڵبژاردن بە تایبەتی بۆ جۆ بایدن چۆنە؟ بەڵێن لە بەرنمەکانی پێشتریشە ئاماژەمان پێکردووە جۆ بایدن ڕەوشی باش نییە بە پێی ڕاوەرگرتنە گشتیەکان بێت زۆر لە دوای ترامپەوە دێوە هەروەها بە پێی دوایین ڕاوەرگرتنی گشتی بێ نەک هەر لە دوای ترامپ لە دوای کاندیدەکانی تری کۆماریەکانیشە ئەمەش بە شێوەیەکی گشتی ینی وەکو ئاماژەی پێکراوە تەمەنی بایدن یەکێکە لەو شتانێک کە خەڵک زۆر گرفتێک بە گرفتێکی گەورەی ئەبینم و هەروەها هەندێک لە شیکەرەوان باس لە ئەزمموی جێگیری بایدنیش ئەکەن ینی کاملا هێرز باز لە ئەزمموی ئەویشەکەن کە پێگەیەکی وای نییە دەنگدەر بەو شێوەیە بیبینێ ئەگەر بایدنیش نەبێت نەتوانێت کاروبارەکان بەڕێ بکە ئەم بتوانێت ئەو کاروبارانە بەڕێ بکە جا لەبەر ئەوە دەڵێن ینی وەکو دەنگدەری ئەمریکا ئێستا ئەمەیە گرفتەکەیان لەگەڵ بایدن ئەمە جگە لە گرفتەکانی تر چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ شەڕی ئۆکرانیا چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ شەڕ لە غەزە و هەروەها شێوازی بەڕێوەبردننی ئابووری ئەمانش هەمووی کێشەی ترن کە با بڵێن بۆتە تەگەرە لە بەردەم دووبارە هەڵبژاردنەوەی بایدن قسە زۆرەکرێت لەسەرەوەی کە ئەڵێن ینی دەشێ میشەل ئۆباما خۆی کاندید بکە هەتا ئێستا هیچ ئاماژەیەکی بەوە نەکردووە خۆی نەیکردووە هەتا ئێستا ئەمە نەوتراوە وەکو ئاماژەشم پێکردیانی وا تا دێت ئێمە لە بابڵین پرایمەری و لەمانە زیاتر نزیک ئەبینەوە جا هەرچەندە ئێستا دیموکراتەکان ینی کاندیدی سەرەکیان جۆ بایدنە بەڵام لەگەڵ ئەوەشا دوو کەسی تریش ئاماژەیان بەوە کردووە یاخود خۆیان کاندید کردووە خۆیان ناونووس کردووە بۆ ئەوەی ببن بە کاندید و ئەمەش بڕیارە درێ لە کاتی کۆنگرەی پارتەکە کە لە هاوینی ئەمساڵ بەڕێوە ئەچێ لەوەیە تا ئەو کاتە ینی بە تەواوەتی کاندید بوونەکە فەرمی نابێت تەنانەتی کۆماریەکانیش لەنی گریمانە گەرمانە سەرکەوتنیشیان بەدەستهێنا پرایمەریەکان و کاکسیش بەڕێوە ئەچێ بەڵام فەرمی نابێت هەتا کاتی کۆنگری حزبەکە لە کاتی کۆنگری حزبەکە بڕیاری یەک کاندید لەوێ ئەوە ئەبێت هەڵمەتە گەرم و گوڕەکەی هەر شتێکی تریش باسەکەن دەڵێن هەندێک لە دەنگدەران نایەنەوێت جارێکی تر ببێتەوە هەڵبژاردننی 4 ساڵ لەمەوە پێش جارێکی تر ئەمان لە نێوان بایدن و ترامپ
ترامپ بڕیار بدەن جاوانیشەکە لە تایبەتمەندیەکانی دەنگدەری ئەمریکایی کە هەمیشە بە شوێن گۆڕانەوەیە بۆ دەخوازێت گۆڕان ڕووبدا هێرۆ زۆر سپاس دەکەم بۆ هەفتەی ئایندەش چاودێری پەرەسەندنەکان دەکەین و قسەی زیاترمان دەبێت لەسەر هەڵ بژاردنەکان. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایان بۆ ئێوەی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڕی دەست خۆش.